ئەنجا دوای ئەو سەقەتە دێتەوە سەرەڵێ بە تێکستێکی ڕزی و بە عەقڵێکی ڕزیوی سەلەفی بە دواکەوتن ئاین ئێستاش ئەسەپێنرێ بەسەر تاچی ئێمە بەبێ ئەوەی دەرگای مناقەشە بکەنەوە کە چۆن لە ئەوروپا کردیانەوە لە دوای ڕێسانسیش لە دوای ئاینسازیش لە دوای مۆدێرنەتیش لە دوای ڕۆشنگەری ئێستا ئاینی مەسیحی بە کاسۆلیک و بە پرۆستان بە ئاینزاکانی تر هەموو ئازادن لەوێ یەک کەنیسەش دانەخراوە لێ ئێر مزگەوتی ئێمە داخرێ کوڕی باوک چۆن لەوێ ئێستا بە فەلسەفە بە مەنتەق بە عەقڵی گەورە بیرمەندی گەورە بەرگری لە ئاینەکان و بەرگری لە مەزهەبەکانە کرێ ئێمەش پیاوە ئاینیەکانمان بیرمەندە ئاینیەکانمان لە بەرامبەر فەلسەفە و پێچەوانەکانی ئاین و مەزهەب با بە مەنتەق با بە فەلسەفە نەک بە هەڕەشە و بە کوشتن و ئیهانەکردنی مرۆڤ بە درۆ هەڵبەستن بۆ ئازادی خوازان بێن ململانێ لەگەڵ ڕۆشنگەرەکان بکەن مێژوویەکی دوور و درێژ لە دەسەڵاتی ڕەهای ئاینی و لە کوشت و کوشتار و لە تاوان و لە تێگەشتی سەقەت نقمی سەقەتیە ئەو تێگەشتنە لە ئاین ئەسڵەن کەمترین کورد ئەزانێ ئاین فەلسەفەیەکی فراوان و گەورەیە ئەکرێ لە ڕووی فەلسەفیەوە مناقشەی لەگەڵ بکەی بە تێکستێکی ڕزی و بە عەقڵێکی ڕزیوی سەلەفی بە دواکەوتن ئاین ئێستاش ئەسەپێنرێتەوە سەر تاکی ئێمە بەبێ ئەوەی دەرگای مناقشە بکەنەوە کە چۆن لە ئەوروپا کردیانەوە لە دوای ڕێنیسانسیش لە دوای ئاینسازیش لە دوای مۆدێرنێتەش لە دوای ڕۆشنگەریش ئێستا ئاینی مەسیحی بە کاسولیک و بە پروستان و بە ئاینزاکانی تر هەمووی ئازادن لەوێ یەک کەنیسەش لە ئەوروپا دانەخراوە لەوێ ئێر مزگەوتی ئێمە داخرێ کوڕی باوک چۆن لەوێ ئێستا بە فەلسەفە بە مەنتەق بە عەقڵی گەورە بە بیرمەندی گەورە بەرگری لە ئاینەکان و بەرگری لە مەزهەبەکانەگرێ ئێمەش پیاوە ئاینەکانمان بیرمەندە ئاینەکانمان لە بەرامبەر فەلسەفەکانی پێچەوانەی ئاین و مەزهەب با بە فەلسەفە با بە مەنتەق نەک بە کوشتن و هەڕەشە و ئیهانەکردنی مرۆڤ بە درۆ هەڵبەستن بۆ ئازادی خوازەکان بێن ململانێ لەگەڵ ڕۆشنگەرەکان بکەن فەرمووە هەرزەوە گەز بە مەنتەق بە فەلسەفە بە زانست بە عیلم بە ئەدەب بە ڕۆشە بە وەسایق بە ئەخلاقی جوان فەرم خۆمان سەعەلی باپیر زۆر بە ئوسلوبێکی ئەدەبی و جوان قسەی لەگەڵ جەنابتا کرد چەکداریش نەبوو تۆ چەکدار بووی دیاری بوو چۆن بەزی بەرامبەری کە بەزید لە تاوە هاتی تۆ سەر تاریخی پڕ کردەوە لە خوێن ئەوەندە کەس کوژرا و عەباسیەکانمان کرد و ئەمەویەکانمان کرد بەخوا هەرچی عەباسی و ئەمەوی عوسمانیش کردوێتی ناکات لە تاریخی ڕووس لە زمانی قەیسەریەکان یا لە زمانی کۆمۆنیستەکانە ناگاتە ماوچی تۆنگ 7 ملیۆن ئینسانی کوشت لە ڕۆشنبیری لە شۆڕشی ڕۆشنبیریەکە ثەورەی ثەقافی بەخوا دینەکەش ناسەپێنین بەسەر کەسا بەوەی دڵنیاش بی دینەکە شەرحەکەینەوە بۆ لە ماڵ و مناڵمانەوە بۆ ڕەفیقەکانمان بۆ کەس و کارمان بۆ خزمەکانمان ئەوەی وەریگر وەریەگرێەوەی وەریشی نەگەر خۆی حڕە کەسی جوار ناکرێت لەسەر دین وەرگرتن چونکە ئەگەر من کوڕەکەمی جوارکەم لەسەر دینەکەم لێ وەرگرێ هەر فێری نیفاقە بێ هەر دوو ڕووی دەرەچێت لای منەڵە باوکەوەچم بۆ مزگەوت دوای لە سینەما دێت ئێمە وا ناکەین چۆن واکەین دوای ئێمە خۆشەویستی خوای لە دڵا زەرعەکەین دین عەلاقەیە بەسەر خۆشەویستی خواوە بەو دەرەجە ئیمانیانەی کە پیاسەرەکەوێتە سەروتر